پێشبڕکێکیان لەسەر دەستەکە هاوڕۆ هەواڵانی جەنابی ناوچەدار فەرمان دەدەێت بۆ شەڕەکان پارێزراوی خاک و نیشتیمانم کاتتان باش. من کاروانی مام خەلیفە هەڵگری بڕواناوی ماستەرم لە سیاسەت و دەوڵەتەکان خاوەنی چەند پەرتوکێکم خاوەنی دەیان بڕواناوی ڕێزلێنانم ناوچە و دەرەوەی هەرێمی کوردستان زیاتر لە هەر کەسێک لە معاناتیەوە تێدەکەم. چونکە باوکی کۆچکولتوم لەگەڵ پێنج برام هەمیشە لە بەرەکانی جەنگ بوون لە ڕیزەکانی یەشێتی نیشتیمانی کوردستان بۆ پاراستنی خاک و کەرامەت و شەرەفی ئێمە. وەک چۆن ئێوە هەمیشە پارێزەری شەرەف و کەرامەتی ئێمە بوون بەڵێنتان پێ دەدەین پارێزەری مافەکانی ئێوە بین لە پەرلەمانی کوردستان. متمانەمان پێ بەخشن با پەرلەمان بکەین بە دەواازەیەکی ڕازە بۆ خزمەتکردنی هێزی پێشمەرگەی کوردستان. تێدەگەین لەوەی کە معاناتەکانتان چەندە زۆرە، تێدەگەی بار و گوزەرانی پێشمەرگە چەندە خراپە، بەڵێ ناخۆشیەکانی سەرفەقیەوە دەبێت، بەڵێ شەڕکەرێکی مەدەنیەوە دەبێت لە پەرلەمان. وەک چۆن لە گروشتی یەشەتی داهاتووە کە چەند قەڵەم توانەی خەباتی هاوشینن، بەڵێ ئێوە بە چەک ئێمە بە قەڵەم لە پەرلەمانی کوردستان لەم جارە پەرلەمان سەرسپۆش دەکەین، دافعی مافەکانی ئێوە دەبین، شەڕ بە پێناوی مافەکانتاندا دەکەین. هیوادارم متمانەمان پێ بەخشن بۆ ئەوەی ئەم جارە یەشێتی نیشتیمانی کوردستان تەنها هاوبەش نەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵکو خانەخوێ بێت لە هەولێری پایتەختەوە فەرمانڕەوایی سەرتاسەری کوردستان لە دەستی یەشێتی نیشتیمانی کوردستاندا بێت و دڵنیا هەڤاڵامان بتوان بم بە دەستیارەتیان بڵێن بە هەڤاڵی بە سەرپەرشتی هەڤاڵی هێژامان کات باڕەوانی و بەیاوەری هەموو هەڤاڵان لە دەستی سەد و پێنج یەشێتی نیشتیمانی کوردستان. هەر شاد و سەرفراز بن، سەربەرزی بۆ پێشمەرگە، نەمری بۆ ئێوە، سەربەرزی بۆ خانەوادی شەهیدان، دەستان خۆش بێت و زۆر زۆر سپاس بۆ ئێوە دووبارە. زۆر سپاس.